بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی هەشتەم. دەستپێکردنی شەڕ. لە دوادیدارەکەی هومایونی و شێخ ئەحمەددا دەرکەوت ئەمە دوابینینیانە و سەرکردەکەی ئێرانی دڵنیا بوو کەوا بارزانیەکان چەکدانانێن و ئامادەنین بچن بۆ هەمەدان. واتە ئەوان بەرگری لە خۆیان دەکەن و وەڵامی زۆرەملێ بە ئازایەتی دەدەنەوە. هەردوو لا خۆیان گورج کردەوە، هێزی زیاتر گەیشتە مەهاباد و ورمێ. سەرکردایەتی شەڕ درایە جەنەرال فەزڵ الله هومایۆنی، یارمەتی دەرەکانیشی سەر لەشکران بەگلەربێگی، نیشان پووری و زەنگەنە بوو. لەگەڵ سەرتیپان ئەنساری، فولادوەن، سەردادوەر، موزەفەری، مەجیدی و پورتەوی. بارزانیەکانی شێزەکانی خۆیان لەسەر هێڵی بەربەرەکانی نەغەدەدا بەم جۆرە دابش کرد. تەوەری نەڵۆس سۆفیان بە سەرکردایەتی عەلی خەلیل و ساڵح کانیە لێنجی و کە کۆمەلە عەلی. تەوەری قەڵاتان بە سەرکردایەتی حەسەن سلێمان کەکشار و سوڵتان مەرعاناغا و ماحمود میرە. تەوەری عەلبە و کۆیک بە سەرکردایەتی عارز خانۆ و ماحمود ئەحمەد بابکەیی. بەڵام پاراستنی بەرەی مەرگەوەڕ درایە ئەو هێزانی ئەسعەد خۆشەوی و حەمەد ئەمین میرخان و شێخ عومەر شانەدەری دایان بردن بەڕێوە. بارزانی هێزێکی زیادەشی لە بەردەستی خۆیدا هێشتەوە. ئەو کاتەی بارزانیەکان لە سەقز کشانەوە 2 تۆپی 75 میلیمیان لەگەڵ خۆیاندا هێنا بوو کە ژمارەیەک لەلاوە بارزانیەکان مەشقیان لەسەر دەکردن. ئەم 2 تۆپە ئەفسەرێکی ئێرانیان بەسەرەوە بوو بە ناوی تەفرەشیان و 6 ئەفسەریشی لەگەڵدا بوو. ئەم تەفرەشیانە لەگەڵ هێزەکانی ئازەربایجاندا بوو. کاتێ ئەوان ڕوخان ئەو هاتە ناو بارزانیەکان. بە درێژایی مانگی ئادار و تا یەکەم هەفتەی مانگی نیسان گەلێک شەڕی توند و لێکدان ڕۆژانە ڕوویان دەدا و شەڕ ڕاوەستانی نەبوو. تاوکو بارزانیەکان ئێرانیان بە یەکجاری بەجێهێشت. شەڕی نەڵۆس. فەوجێک لەشکری ئێران بەرەو شنۆ هات و لە گوندی نەڵۆس دابەزی. لە یەکەم هەفتەی مانگی ئاداردا شەڕێکی دژوار لە نێوان ئەم فەوجە و بارزانیەکاندا ڕوویدا. لەم شەڕەدا بارزانیەکان زۆر بە باشی کەڵکیان لەو 2 تۆپا وەرگرت کە ئەفسەری ئێرانی تەفرەشیان ڕابەری دەکردن. لەم لێکدانەدا سوپای ئێران تووشی تێکشکانێکی پیس هات. فەرماندەی تیپ سەرتیپ کڵاشی و ژمارێکی زۆر لە ئەفسەر و سەربازەکانی هات نەکوشتن. بارزانیەکان بارەکەی فەوجیان گرت و دەستیان بەسەر هەموو کەلوپەلەکانی داگرت. 80 سەرباز و ئەفسەریان بەدیل گرت. لەوانە سەروان خودا دۆست، ستوانی یەکەم یعقوبی، ستوانی یەکەم بەسیرەت، ستوانی یەکەم کەمالی و ستوانی دووەم فاتمی بوون. ئەم دیلانە بردرانە شنۆ. سەربازەکان بەڕەڵاکران و ئەفسەرەکان مانەوە. بارزانیەکانیش 6 شەهیدیاندا بوو کە بریتی بوون لە یەکەم سلێمان مەلا ژاژووکی، دووەم ساڵح مستەفا بن بیەیی، سێیەم برای مەلا حەمید بن بیەیی، چوارەم عومەر ئەحمەد وەسمان بارزانی، پێنجەم برایم ناوخۆش سەفتی، شەشەم حال بایەزیدین کانیبۆتی. لەم شەڕەدا بارزانیەکان سەرکەوتنێکی وایان بەدەستهێنا کە سەرکردایەتی ئێرانی ناچار کرد چاو بە نەخشە و بۆچوونەکانی خۆیدا بگێڕێتەوە. هەروەها کاری کردە سەر هەڵوێستی هۆزە کوردەکانیش و وای لێکردن لە هاوکاریکردنی ڕاستەقینەی سوپای ئێراندا خۆیان ببێرن. دواتر ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ بارزانیەکاندا تەنیا خۆ دەرخستنی پەلاماری درۆزنانە بوو، گورج بۆی دەردەچوون. شەڕی گوجار. ئاوابوونی بارزانیەکان بەخاو و خێزانەوە بەرەو یەکێتی سۆڤیەت. لە هەموو کاتێ زیاتر ڕێی تێدەچوو، بە تایبەتی پاش ئەوەی عێراق ڕێگەی گەڕانەوەی نەدان مەگەر بە مەرجی خۆبەدەستەوەدانی بێ قەید و شەرت. بارزانی لە 11 ئاداردا جارێکی تریش بەرەو باکوور چوو تا ڕێگە تاقیب کاتەوە و چاویشی بەسەر و هۆزەکان بکەوێ. لە گوندی ئەنبێ لە ماڵی نووری بەگی بەگزادەدا لەگەڵیاندا کۆبەوە و بەڵێنی لێوەرگتن لە کاتی تێپەڕینیاندا یارمەتی پێویستیان بکرێ.
لەو ناوەدا ناپاکێک هەبوو بە ناوی هەویرکۆ. باپەلاخۆی گەیاندە ورمێ و باسی ئەو کۆبوونەوەی بۆ هومایۆنی گەڕایەوە و پاشان بەخۆی و فەوجێک لەشکری ئێران هاتەوە و لەگەڵ پیاوەکانیدا گوندی گۆجاڕیان شەوی 13 لەسەر 14 گەمارۆدا کە بارزانی لێبوو. بەرەبەیانی ڕۆژی دوایی بارزانی هەستی کرد گەمارۆ دراوە. جا با بزانین خۆی ئەم بەسەر هاتە چۆن دەگێڕێتەوە. بارزانی دەڵێ هەوڵمدا خۆم لە لێکدان دوور خەمەوە. لەبەرەوەی هاتنم بۆ ئەو ناوە بامەبەستی شەڕ نەبوو. هێزێکی زۆریشم لەگەڵ خۆمدا نهێناوە. ویستم بەبێ شەڕ لە گوند دەرچم و بگەڕێمەوە ناوچەی مەرگەوەڕ. بەڵام هەر لە گوند دەرچوین لە گردۆڵکەکانی دەوروبەری گوندەوە گول لەمان بەسەر داباری. هەویرکۆ بە سواری ئەسب دوامان کەوتم. دەینەڕاند ڕاکەن. منیش بڕیارمدا با شەڕ و باخورتی ڕێگە بکەمەوە و ئەم گەمارۆیە بشکێنم. شەڕدا مەزرا. زۆری نەخایەند گەمارۆمان شکاند. هەویرکۆ و هەندێک لە دەست و پەیوەندانی کوژران و ئێمەش گەڕاینەوە مەرگەوەڕ. لەم شەڕەدا بارزانیەکان دوو شەهیدیاندا. حاجی محەممەد هۆستانی و شەوالی شندۆ شانەدەری بوون لەگەڵ ژمارەیەک بریندار کە حەسۆ میرخان خەردنی و حالی محەممەد خەلانی و مستەفا ڕەشۆ لیلۆکی بوون. سوپای ئێران خۆی سازدا بە یارمەتی هەندێک سەرۆک هۆز لە ڕێی بەراندێزەوە بێتە سەر مەرگەوەڕ. پێویست بوو لە شوێنە استراتیژەکاندا هێڵی قایمی بربەرەکانی دابمەزرێ. لەوانە بەری زەر، بەرزاییەکانی هەڤرەس و کەوی زەر. لەبەرەوەی پاراستنی ئەم شوێنانە تاکە ڕێگە ماموو. دەبوایە دەزوەکەریەکی تا مردنیان تێدا بکرێت و ڕێنەدرێ دوژمن بگاتە ئەو گوندانەی پڕبوون لە خێزانە بارزانیەکان کە خۆیان بۆ ڕۆیشتن ساز کردبوو. پەلاماری ئێران بۆ سەر بەرەیشنۆ. پاش تێکشکانە ئابڕووبەرەکەی سوپای ئێران و لە دەستچوونی یەک فەوجی تەواو لە شەڕی نەلۆزدا. فەرماندەی ئێرانی هێزی تازەی زۆری کۆ کردەوە، لەوانە هێزی سواری ناوچەی لۆڕستان و چەکدارەکانی مەنگوڕ و مامەش و گەلێکی تر. لە 18 ئاداردا پەلامارێکی توند و بەربڵاوی کردە سەر هەر سێ تەوەرەکانی شنۆ نەغەدە. باڵەفڕەش بە خەستی یارمەتی سەربازەکانی دەدا و تۆپ و تانکی بەمشەی لەم پەلامەرەدا خسەکار. پاشەڕێکی گران و دژوار ئێرانەکان توانیان بارزانیەکان لە شوێنەکانیان هەڵکەن و داگیری بکەن. سەبارەت بۆی بارزانیەکان فیشەکیان پێ نەمابوو، برسێتیش پڕزەی لێ بڕیبوون کە نەدەتواندرا لە تەنانێکیش بگاتە دەست شەڕکەرەکان. هەرچەندە ئەم سەرکەوتنا لەسەر ئێرانیەکان بەگران کەوت و نێزیکەی 200 کوژراویان لە کیس و بەڵام وریایان باش بەرز کردەوە و ورەی بارزانیەکانی هێنایە خوارێ. لەبەر ئەوەی هەندێک لە باشترین فەرماندەکانیان شەهید و بریندار بوون. لەوانە سوڵتان مەرعان ئاغای بێرسیاوی، عەلی عومەر بێرسیاوی، سولەیمان فەقێ دێریشکی، حەسەن سولەیمان مێرگەسۆری، ئەحمەد عوسمان عەسقەیلی. ئەم دوانە لە شوێنی خۆیان نەبزوتن تا زنجیری تانک بەسەریاندا تێپەڕی و پانی کردنەوە. لە بریندارەکانیش غەزالی میرخان ژاژووکی، سولەیمان دینۆ و ئەحمەد موسا مێرگەسووری بوون. بارزانیەکان کشانەوە گوندی گوندەویاڵە و دەور و پشتی شێخان و پوشاوە. پاش ئەم شەڕە هومایۆنی چوو بۆ حاجی ئۆمەران و ڕۆژی 24 سی 1947 چاوی بە عەلی حیجازی بەڕێوەبەری گشتی پۆلیسی عێراق کەوت کە ئامادەی خۆی پیشاندا بۆ ناردنی هێزی یارمەتی بۆ لێدانی بارزانیەکان. بەڵام هومایۆنی سپاسی کرد و تێیگەیاند کە پێویستی بەوە نییە. پێم وایە ئەگەر ئەم کۆبوونەوەیە پێش شەڕەکەی 18 ئادار بکرایە، هومایۆنی بە سپاسەوە ئەم یارمەتەی وەردەگرت. پێویست بوو بارزانیەکان دەستێکی پڕ لە ئێش لە سوپای ئێران بوەشێنن کە تامی ئەو سەرکەوتنیان لەگەڕ بێتەوە دەر. سلێمان بەگی دەرگەڵا هەڵمەتێکی هێجگار قارەمانانی بردە سەر دوژمن. مەکۆیەکی لەسەر جادەی گشتی نێوان نەغەدە و خانەدا دانایەوە کە کاروانێکی دوژمنی لە گوندی قارنا تێکەوت. 50 سەرباز کوژران و 40 کەسیان بەجیل گیران و هێنرانە شنۆ. ئەم دەستوەشاندنە تۆڵەیەکی شەڕەکەی 18 1947 بوو. پاژەوەی حکوومەتی ئێران کەوتە بۆمبارانی ئەو گوندانەی پێی وابوو ژن و مناڵی بارزانیەکانی تێدایە. هەردوو شەڕەکەی دوایی لاشکری ئێران دەویست لە بەری مەرگەوەڕدا سەرکەوتنێکی وەک هینەکەی شنۆ دەستکەوێ. بۆیە لە 25 سی 1947دا پەلامارێکی بارزانیەکانی هاڤرز هەلەجیدا و سریەیەک خۆی گەیاندە یەکێ لە لووتکەکان. پاش ماوەیەکی کەم هێزێکی بارزانی بە فەرماندەی حەمەدەمی میرخان و شێخ عومەر شانەدەری هەڵمەتێکی دووقۆڵیان بردەسەر. سعاتێکی نەخایەند ئەو لووتکەیە گیرایەوە و سریەکەی دوژمن لە ناوبرا و ژمارەیەکیان لێ بەدیر گیرا. یەکیان ستوان جیهانبانی بوو کە باوکی جەنەڕاڵێک بوو لە سوپای ئێراندا.
ئەم جارە بە تۆپ بارەگەی ئەو فەوجە لە هەڤرس بردمان کرا کە زیانێکی زۆری لێکەوت و ناچاری هەڵاتن کرا. لەم شەڕەدا تابووری برای هەویرکۆ کوژرا کە هاتبوو تۆڵی براکی بکاتەوە. باڵەفڕەکانی دوژمن لەم ڕۆژەدا بە خەستی کەوتنەکار کە جگە لە مەیدانەکانی شەڕ گوندەکانیشیان بردومان دەکرد. باڵەفڕەیەک خرایە خوارەوە، باڵەفڕاوانەکەی بۆی نەکرا بە چەترخۆی هەڵدا و کوژرا. بارزانیەکان حەوت شەهیدیاندا، برێتی بوو لە ئەحمەد کەکال بێرسیاوی، عەبدوڵڵا شەقڵاوەیی، خەلیل ئاکرێیی، حەمۆ نەبی ڕێزانەیی، خواجەخەل مەلا ڕزەیی، شەوکەت نەعمان ئامێدی، میرخان دۆری، ئەمانە لە گۆڕستانی هەلەج هاتنە ناشتن. بریندارەکانیش شێخ عومەر شانەدەری، عەمەراغا خەلانەیی، میر سوڵتان، خدر ڕەمە و وەژدی بەگ بوون. بارزانی فەرماندەیی سوپای ئێرانی وریا کردەوە ئەگەر باڵەفڕە خەڵک و خێزانە بارزانیەکان بردوما بکەن، ژیانی سوان جیهانبینی دەکەوێتە مەترسیەوە. ئیتر لەو کاتەوە بردومانی باڵەفڕە وەستا، کەچی وریاکردنەوەکانی پێشتر لە مەڕ مەترسی بۆ سەر ژیانی ئەفسەرە دیلەکان بایەخی نەدرابووە. وا دیارە نرخی کوڕی جەنەڕاڵ جیهانبینی لە ژیانی ئەو هەموو ئەفسەرە دیلانەی پێشوو گرانباییتر بوو. شەڕی دووەم لە 3 نیساندا قەوما. لیوایەک لە ورمێەوە دەهات، دەویست بارزانیەکانی نێرگرێ بەری زەرداگیر بکە. وەکو بارزانی بۆی گەڕامەوە، ئەم پەلامارە هێژگار توند و بەتین بوو. بارزانیەکان زیاتر لە شەڕەکانی پێشوو کە لە ڕەقیان پیشاندا. شەڕ لە بەرەبەیانیەوە تا ڕۆژ ئاوابوون درێژەی کێشە. ئێرانیەکان پاش ئەوەی زیانێکی زۆریان لێکەوت ڕایان کرد. بارزانی بە سووکی بریندار بوو. حەسە و یوسف برینەکەی گران بوو. شەهیدەکان پیر هەسەن سێلکی و سەعید مەحەمەد سێلکی و سمایل خان بارزانی و عەلی بێدارونی بوون. ئەمە دوامین شەڕ بوو کە بارزانیەکان دژی سوپای ئێران کردیان و توانیان پێشی لەشکرەکەی بگرن و نەهێڵن بگاتە سنوور تا ڕێی گەڕانەوە بۆ عێراقیان لێ بگرێ. لەم شەڕانەدا محەممەد خالید بارزانی یارمەتیدەری مامی خۆی بوو. پێویستە ئەوەشمان لەبیر نەچێ کەوا خەڵکی ناوچەکانی مەرگەوەڕ و داشتە بێڵ و شنۆ هەرچی لە دەستیان هات و تا دووە هەناسە یارمەتی بارزانیەکانیاندا. شەهیدبوونی قازی محەممەد. پێشەوە قازی محەممەد و سەیفی قازی و سادری قازی. پاش ئەوەی لەلایەن ئەنجومەنێکی سوپاییەوە کە لە مەهاباد پێکاتە بوو لە دادگەدران. بڕیاری مردنیان بەسەردادرا و ئەم بڕیارە بەرەبەیانی سیویەکی 1947 هێنرایە جێ. کاتێ ئەم بڕیارە بەڕێوەچوو، ئێرانیەکان هیچ جۆرە تەگەرەیەکیان لە پێشدا نەمابوو. هەرچی هۆزەکان بوون سەری خۆ بەدەستەوەدانیان دانەوەندەبوو. بارزانیەکان بەڕێوە بوون ئێران بەجێ بێڵن و بچنەوە عێراق، واتە هیچ بەرهەڵستیەک لە ڕێی ئەم تاوانە زلەدا نەبوو. ئەو تاوانەی برینێکی ئەوەندە کووری کردە جەرگی هەموو کوردێک سا ڕێژبوونی نەبێ. ئەو تاوانە سوکایەتیەک بوو بۆ کورد و کوردستان نایەتە سڕینەوە و شوێنی لە ناخی ئەم نەتەوەیەدا تا هەتاییە. لە یادنامەی گیرفانی بارزانیدا ئەم ڕستەیەم دی بە عەرەبی نووسرا بوو 2/4/1947 وصلني نباء استشهاد البيشوة ومحمد حسين وصدر قاضي إنا لله وإنا إليه راجعون. واتا خبري شهيد بوني بيشوة وحما حسين صدري قازين بيست إيما لمرخوينو هاربولاي أو دقرينو.